امنها لباشار سليماني انا لفيدري قالك بيكاتين اولي هنا دبيجنكو انجمانك لفيدري هيا حمو بيكاتين لهافكم ديكو بحث مثلا بيك فاجيان ديكن او جي لسرا زردشتين كردستانيا امي بچن ويدري وبزانه بند درباري بيك فاجيان او چد بيجن لباجار سليمانية نونراتيا سردشتيان فدراسيونا سرايا زردشتيان دامزراندية وان انجمانك جيبو 8 بيكاتين اولي لكردستان دامزراندية و کار جبو پیک وجیانت که. برز كامل تتقربوا من بحثة في انجماني بكيجي تشي وتشي بيكتي و هروها رولا واد مثلا بيك فجياني دواكا اولا زردشتي تشيه بەخۆش حاڵیەوە ئەڵێم کە کارمان کردووە لەسەر بنەمای پێکەوەژیان و پەیوەندی باشمان دروست کردووە لەگەڵ ئاینەکانە سەردارمان کردوون مقابلاتی تەلەڤیزیۆنیمان کردووە بە موافقەتی ئەوقاف و بە شێوازێکی ئاشکرا. بەڵێ لەوێ دەرێ هون هەر چەند ڕۆژە دجفن لە هەفتوێن کۆ دەبنەوە پێکەوە لێرە باسی چی دەکەن؟ هەروەکو جەنابتان ئەزان هەروەکو مێژوو شایەتیمان بۆیە کوردستان مۆزۆبۆتامیا جێگای پێکەوەژیانی ئاینەکان و سەرهەڵدانی کۆی ئاینەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە واتە ئێمە لە خاوەن ڕابردوویەکی پێکەوەژیانین لەگەڵ هەموو ئاینەکانە و ڕێزی ئاینەکان دەگرین و قسەکردمان لەسەر ئەوەیە چۆن ئێمە ئەم کەلتورە جوانە جارێکتر زیینوی بکەینەوە. مامۆستا نادر ئەس خەزم شتاژی هەندێک زانیاری وەرگرم تو وەکە نونەرێ مسلمانان لەوێ دەرێ تو ڕۆڵا vê ئەنجومانê di mesela pêkvejiyanê de û rola zerdeştiyan vê meselê de çawa dibîne. خی گەورە ئەفەرمێ لا ئیکراها فی الدینی قەد تەبەیەنە الرشد من الغی ئەبێ هیچ زۆری نییە لە ئاینە لە هیچ ئاینەکە زۆری نییە لە دوای ئەوەی کە ئاینیش وەکو خۆی وەکو حەقیقەتیش ڕوون ئەکرێتەوە و خەڵکی شتێ ئەگا لەکم دینوکم وەلیە دین هەر کەسە و لە ئەسەر ئاینی خۆی ئێمە لەسەر ئەو بنەما ئەسڵیانە لە دینی خۆمان تێگەیشتوین کە پێکەوە ژیان خاڵکی سەرەکیە و ژیانی پێغەمبەری صلی الله علیه و سلم ئەبینین کە لە مەدینەیە سێ تایفەی جوولەکەی تیا بووە مشرکی و منافقی تیا بووە ئەوس و خەزرەج کە وەکو عاشایریش بوون کە لەوێ بوون لەگەڵ ئەوانە بووە و کاتێکیش کە ئەچێتەوە بۆ مەکەش کە زێدی لەدایک بوون و ژیانێتی بە هەمان شێوە هەوڵەدا بە هەر ئینسانێک لە مەکەیە وەکو کەعبەیەک سیرکە ئەوەنە ئینسان مقەدەس و پیرۆزە بەبێ ڕەچاوکردنی ئاینەکەی بەبێ لەبەرەوە ئەم حاڵەتە خاڵکی سەرچێتیانەوە لەگەڵ برایانی زەردەشتی بە زۆری ئێمە ئەوەنە تێکڵاو بووین ئەوەنە سەردانەکەین جاری وایە پێمان ئەڵەن زەردەشتین یانی بیان وایە لە ئاینەکەی خۆمانی بوو چونکە لەگەڵ برایانی کاکەی بەمان شێوە. خاتو سەمیرا توژی وەکە نونەرێکی کریسیانان لەوێ دەرێ بۆ من بەحسە پەیوەندیان خوا لەگەل وەکە کریسیانی لەگەل ئۆلندن دەبێ ئەنجومانێدا بکە تو پەیوەندیان خۆ لەگەڵوانە چاوا دبینێ. يعني احنا دائما ملائمين ويا جميع ئێمە بەردەوام لەگەڵ تەواوی پێکاتەکان گونجاوین لەم ڕۆوە هیچ کێشەیەکمان نییە ئاشتیمان بۆ زەوی و بۆ هەمووان و بۆ هەموو مرۆڤایەتی دەبێت زیاتر لە شتەکانی دیکە گرنگی بە مرۆڤایەتی دەدەین لە نێو خۆمان ڕێز لە دابوونەریتەکانی نێو تەواوی پێکاتەکانی سلێمانی دەگرین بێگومان هاوکاری لە نێوانماندایە و ڕێز لەو نەریتانە دەگرین کە هەن بە تایبەت لە بۆنەکاندا چ لە جەژنەکان یاخود لە خۆشی و لە ناخۆشیەکاندا بێگومان ئەوان ڕێز لە ئێمە دەگرن لە بۆنەکانماندا سەردانمان دەکەن ئێمەش هەروە دەست پێشخەریان هەیە و کردویانە بەڕاستی ئەوان زیاتر دەست پێشخەری دەکەن دەست پێشخەری یەکڕیزی پێکاتەکان بۆ پاراستنی ڕەسەنایەتی هەر کاتێک من و قەشەیان ئاگادار کردبێتەوە هاوکار بووین و بەپێی توانە لە پێناو هاوکاری و لە یەکتر نزیک بوونەوە لە نێوان پێکاتەکان ئامادە بوومە. بەڕێز هەرێم توژی وەکە دیارەکۆ توژی وەکە نونەرێک کاکایان لەوێ ئەنجومانەی بەشداری ئەگەر تبکارێ بە بەحسە پەیوەندیین کاکایان لەگەل زەردشت و هەروەها ئۆلندن دەبێ ئەنجومانەیدا بکەیت. زۆر سپاس دیارە بارگای زەردەشتەکان لە سلێمانی بووەتە شوێنی پێکەوەژیان و هەر لێرەش ئەبینین ئەمە پێکەوەژیانی هەموو ئاینەکانەوە ئێمە ئەمە یەکەم جارمان نییە
لێرە لە مەراسیم و بۆنەکانی زەردەشت و بۆنەکانی کە بەشدار بین و چەندین جار لێرە خەڵاتی ڕێزێنانمان پێدراوە و ڕێگای پێکەوە ژیانمان هەڵبژاردووە. لە هەموو ئاینەکانە داوات لێکاتەوە پێکەوە بژین. مانای وایە مرۆڤ زۆر گەورەیە، مرۆڤ زۆر لای خوا زۆر بە ڕێزە زۆر گەورەیە. اینجا کە خوا پێی خۆشە ئێمە پێکەوە بژین، ئێمە بۆچی پێکەوە نەژین و ئەم زەویەی کە خوای گەورە پێی داوین و ئەم خوا دروستی کردووە و ئێمەش لەسەرین بەشی هەمومانەکە و ئێمە لە کەونە خاڵێک نین. اینجا بۆچی پێکەوە نەژین کە ئەم زەوێمان بۆ فەراهم بوو و هەموو شتێکی تایە و بەشی هەمومانەکە. تجی وەکە نونەرە ئێزیدیان بەڕێ سعدۆن لەوێ دەرێ مەسەلا پێکڤەژیان تو چاوات بینە لێ بەرێ کو تو بەرسڤا من بدە لەوێ دەرێ ئەس بینم کو هەر ئۆلەک لەوێ بەشدارە هەر پێک هاتەیەک لەوێ ئەنجومانی بەشدارە چ ئۆلەک در هەنە کو بەشدار نەبێ من لەوێ دەرێ بەێ ئەو پێکاتێت ئەو ساوی ئەمەنداین و جوو نەهاتنە ئەو بێجارێ بەلکی شغڵێکی وان هەبوو نەهاتن ئۆلە ئەزیدیاتێدا پێکوژیان تشتێکی زۆر گرنگە پێکوژیان قەولێ مەگوتیا قەولێ زیدیا گوتیا هەکە دوو براکرە تەوایی کان چیا دەین سەرچیایی یانی پێکوژیان ئەم دائیمەن هەکەم ببن دەستێک ببن تفاقە گەلک مهمەشمەڕە بەڕاستی من و مامۆستا نادێر و کاکادرۆک و کاک هەرێم هەمومان وەکو گروپەکەین لە ئێرە لە سلێمانی ئەم وی شغلی کرد شغلێ پێکڤژیان هەدەفامە چ تشتە هەدەفامە ئەوە کە موقعی مەدە الموطنی مەدە پێکڤژیان هەبێ بڕاستی القەولێ ئێزیدیای پیرۆز دەچ گوتە گوتی هەکە خێرەکە یەکی بگەهینی پرسیار نەکە تشکی دینی. سازی ئادیاکۆ بۆ دەرفەتن کار سەر بە فەدراسیۆنە سەرا زەردەشتیان دەرفەتن کار ji بۆ هەموو پێکهاتەوان پەیدا دکە li گۆر ئامارەکە vê saziyê zêdetirî 4000 derfet û delîveyên kar ji bo pirraniya pêkhateyan hatine peydakirin. خاتەوەوات وەکە نونەرا زەردەشتیان لەوێ دەرێ لە ئەنجومەنەوە و هەروەها بە ئالیکاریا چەند سازیان دن و دەرفەتن کارژە چەند گەنجڕاش چەند جوانە پەیدا کردە ئەو ژیوەکە ڕوولەکە پێکڤەژیانێ تکاری بۆ من بەحسەڤەیەکێ بکە و مەسەلا پێکڤەژیان لەوێ دەرێ بکەی ئێمە و کوڕخراوی یاسنا ئەنجومەنی بزوتنەوەی لاوان ئەنجومەنی بزوتنەوەی لاوان بۆ دۆزینەوەی هەڵی کارماندانە کە تا ئێستا ئەمە 3 ساڵە دامان مەزراندووە 4800 کەسمان لەسەر کاردانەوە 4800 کەسمان لەسەر کاردانەوە بەڵام بڕۆناکەم هەمووی 5-6 زەردەشی تیاابێ زۆربەی زۆریان محەجەبن زۆربەی زۆریان پیاوی دینی دینەکانی ترن بەڵێ ئیسلام و مسیحی و کریستی و ئێزیدی بە تایبەتی و کاکای یارسانی دینەکانی ترن کە لەسەر کاردامان ناوە بۆ لەبەرێکی لای ئێمە جیاوازی نییە لە بینی هیچ دینەکان مرۆڤ بوون زۆر گرنگە کە هەمومان مرۆڤین لەسەر خاکێگەژین خاکێکی بەپیتەژین خاکی مسپۆتامیا خاکی کوردستان و هەمووشمان دەبێت ئاگامان لێکتر بێ ئێمە بیرمان لەوە کردەوە کە ئەو خەڵکانە لەسەر جادە بەکار نەهێنرێن بۆ زیاتر بۆ کاری تیرۆری و ئیرهابی لەبێ ئیشیە ئیستیغلال بکرێن بۆیە بەڕاستی ئێمە ئەو ئەنجومەنماندانە وەلەو ئەنجومەنگی وەرەوە دەست بێ چاڵێکەیە بێ ئەنجومەنەکەی 4 ساڵ زیاترە ئێمە ئەنجومەنماندانەوە و ئێمە ئەوشمان بۆیە دانا کە ئێمە ئەزاین جیاوازی ناکەین لە بین دینەکان و بۆی کە هیچ دینێکی تر هیچ کەسێکی تونندڕەوی تر ئیستیغلالی نەکەن بۆ شتی وەکو کاری تیرۆری و کاری خراپە بەکاری بێن و ئەوەی لەو ئەنجومەنە ئیشەکە هەمویان خۆبەخشانە لەو ئەنجومەنە کارەکەن بەڵێەوە بێجگەلەوە ئێمە چەندین نەخۆشمان نادوێتە دەرەوەی کوردستان هاژبیلی وەیەکی کو دەرفەتن کار پەیداکردن بەڵێ دکتۆری هندی و دکتۆری وڵاتانی تری ئەڵمانیا ئەوانەمان هێناوە بۆ ئێرە خۆبەخشانە کارەکەین بەڵێ و ئێمە سپۆنسەر پیاکەین هەوڵەدەین لەڕێی ئەو وەسایلانەی کە هەمانە ناسیاواتیانێک کە هەمانە لەگەڵ لایەنەکانی تر سپۆنسەر پیاکەین ئێمە ئەزاین کە ئەم پێکەوژیانە لە کوردستان تازە نییە لە کوردستان لە دێر زەمان و هەر هەبووە ئەگەر سەیری جوگرافیای کوردستان کەین دەبینین کە مزگەوتێک لە تێنیش ئاتژگەیەکە لە تەنیش معبەتێکە لە تەنیش شوێنەوارێکی تری ئاینیە ئەم پێکەوژیانێکە لە کوردستان هەیە هەر هەبووە. ئەف چیرۆکە پێکڤەژیانێ بۆ لە باژارێ سلێمانیە لێ هێش چیرۆکن پێکڤەژیانێ بەردەوامن دەخەلەکن بێدا ئەمێ بەحسەڤان چیرۆکان ژوارە بکەن.
هەر شاد.